تاوەکو دێت دەستگیرکردنی شەرمین عەلی و ئارام سایەخان لە گەرمیان کاردانەوەی زیاتری لێ دەکەوێتەوە. بەشێک لە کاردانەوەکان ڕەخنەگرتنە لە شێوازی دەستگیرکردنیان. بەو پێی هێزێکی ئەمنی ئەگەرچی خۆیان دەڵێن فەرمانی دادوەریان پێبووە، بەڵام چوونەتە سەر ماڵەکەیان و دەستگیریان کردوون. شەرمین عەلی و ئارام سایەخان فەرمانبەری وەزارەتی دارایی هەرێمن. شەرمین هاوکات ڕۆژنامەنووسە و پێشتر لا چەند دەستگایەکی میدیایی کاری کردووە، لەوانەش میدیای بزوتنەوەی گۆڕان. ئارام سایەخانی هاوسەریشی پێشتر بەرپرسی ڕاگەیاندنی دەواازەی پەروێزخان بووە. شێوازی دەستگیرکردنەکەیان وای کرد کاردانەوەی فراوان بە دوای خۆیدا بهێنێت. ئەگەرچی سەرچاوەکانی یاسایش دەڵێن ئەو هێزەی شەرمین و ئارامیان دەستگیر کردووە، فەرمانی دادوەریان پێبووە، بەڵام تاوەکو ئێستا هیچ لایەنێکی فەرمی ڕوونکردنەوەی لەو بارەیەوە نەداوە. شەرمین و ئارام ڕۆژی چوارشەممەی ڕابردوو دەستگیر کران. چەند کاتژمێرێک دوای دەستگیرکردنەکەیان زوم لە ڕێگەی چەند سەرچاوەیەکی جیاوازەوە ئاشکرای کرد کە ئاسایش شەرمین و ئارامی دەستگیر کردووە. ئەو کات ئاسایش بێ ئەوەی دۆسیەکەیان ڕوون بکاتەوە بە زوومی گوت دەستگیرکردنی ئەو دوو کەسە بە فەرمانی دادوەر بووە. هەر لەبارەی دۆسەی شەرمین و ئارامەوە پارێزەر بەشدار حەسەن کامساڵ لە ئەمریکا خەڵاتی لە بواری مافەکانی مرۆڤ داوەرگر بە زوومی گوت لەبارەی دەستگیرکردنی شەرمین و ئارامەوە راپۆرتێکی بۆی نامی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و کۆنسۆلخانەکانی ئەمریکا و کەنەدا ناردووە. بەشدار حەسەن دەڵێت ئەو لایەنانە وەڵامیان داوەتەوە و گوتویانە لەسەر دۆسیەکە کار دەکەین. سەبارەت بە دەستگیرکردنی ئارام و شەرمین خان لە چەند ڕۆژی ڕابردوو کە هەردوو ڕۆژنامەنووسن و کە بە شێوازێک دەستگیرکران، ئەو شێوازە لە بۆ گرتنی ڕۆژنامەنووس نابێ و ئەم کەسێکی ئەوان لەسەر دەستگیرکراوە بەپی مادە 341 دوای بە دواداچوونمان ئەکەم ڕۆژە ئێمە تەواو بە دواداچوون دەکەین، بەڵام سەرەتا معلوماتەکان و زانیاریەکانمان بە زەحمەت بەدەست کرد. خۆشبەختانە لە دوو ڕۆژی ڕابردوو ئێستا زانیاریەکانمان دەستکەوتووە لە ئاسایشی گشتی سلێمانی ئەوانە دەستگیرکراون و دەبوایە ئەو کەیسە لەسەر ئەستۆی نەزا هەبایە و پۆلیس بایەنەک ئاسایش چکە و کاری عنسوری ئەمنی و جەزای عنسوری ئەمنی تێدا نییە. ئێمە لە ئەو کات هەردێک سەر دەست بەجێ پەیوەندیمان کرد لەگەڵ ڕێگەی بەرپرسی مافی مرۆڤ لە وەزارەتی خارجی ئەمریکا و هەروە قۆنسولی ئەمریکا لە هەولێر و هەروە قۆنسولی کەنەدا و هەروە یەکێتی ئەوروپا لە ڕێگەی هەموو نێرە دیپلۆماتەکان ئەوانەی کە ئەوەندە کە توانیمان پەیوەندیمان پێوە کردن و ئەم بابەتەمان بە ئەمانە خۆی پێگەیاندن کە دوو ڕۆژنامەنووس گیراون بە شێوەیەکی ینی ناشارستانی و نامرۆڤانە. ئەوەی کە دەمێ باسی بکەم ئەوەیە ئەمڕۆ خۆشبەختانە بۆ کەسوکاری دەمێ ئەو باز بکەم کە ئەمڕۆ دەستی مافی مرۆڤ وەفدێکیان چووە و ئەوانیان هەردووک بینیون لە حاڵەتی تەندروستی باشدانە، بەڵام لە ئاسایشی گشتی دەستگیر کراون. ئەمریکیەکان و هەروەها هەموو ئەو ڕێکخراوە دەوڵەتەکانیش ئەوانی وەڵامی ئەمان داوەتەوە کە لە ڕێگەی کەناڵەکانی خۆیان ئەوان ئیدەست ئەم پرسە دەکەن و بە دۆداچنی بۆ دەکەن و لایەنە پەیوەنددارەکانی ئاگادار دەکەنەوە. ئەمڕۆژ زووم بە دواداچوونی زیاتری بۆ دۆسیەکە کرد. نووسینگەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان و نووسینگەی گەرمیانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان قسەیان بۆ زووم کردووە. عومەر عەبدولکەریم بەرپرسی نووسینگەی گەرمیانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە زوومی گوت شەرمین عەلی ئەندامی کارای سەندیکاکەیە، بەڵام ئارام حەسەن سایەخان ئەندام نییە و جگەلەوەی فەرمانبەر بووە لەگەڵیدا وەکو چالاکی مەدەنیش دەرکەوتووە. نووسینگەی گەرمیانی سەندیکا تێبینیان لەسەر شێوازی دەستگیرکردنی شەرمین و ئارام هەیە و دژی ئەوان کە بەو شێوازە هێزێکی ئەمنی هەڵی کوتاوەتە سەریان و دەستگیریان کردوون. عومەر عەبدولکەریم دەڵێت ئەمە کارێکی خراپە و دەبوو لە ڕێگەی پۆلیس و دادگاوە ئاگادار بکرێنەوە. ئەگەرچی نووسینگەی گەرمیانی سەندیکای ڕۆژنامەنووسان بە دواداچوونیان بۆ دۆسیەکە کردووە، بەڵام بە گوتەی بەرپرسی نووسینگەکە تاوەکو ئێستا هیچ سەرەداوێکیان دەست نەکەوتووە. عومەر عەبدولکەریم دەڵێت نازانین دۆسیەکەیان لە سەرکاری ڕۆژنامەنووسی دەستگیرکراون یاخود نا. زووم لازاری سەرۆکی دەستەی مافی مرۆڤەوە هۆکاری دەستگیرکردنەکەیان ئاشکرا دەکات. مونا یاقوب سەرۆکی دەستەکە بە زوومی گوت شەرمین و ئارام لە سەرکاری ڕۆژنامەنووسی دەستگیر نەکراون، بەڵکو دۆسیەکەیان پەیوەندی بە خراپ بەکارهێنانی دەسەڵاتەوە هەیە. مونا یاقوب گوتیشی ئەم زانیاریان ئەو کاتە دەستکەوتووە کە سەردانی شەرمین و ئارامیان کردووە لە نێو زیندانی ئاسایشدا. سەرۆکی دەستەی مافی مرۆڤ گوتیشی راپۆرتێکیان لەو بارەیەوە ئامادە کردووە، بەڵام ئامادە نەبوو ناوەڕۆکەکەی ئاشکرا بکات. هاوکات حەیدەر فازڵ بەرپرسی نووسینگەی مافی مرۆڤ لە گەرمیان بە زوومی گوت بە دواداچوونیان بۆ دۆسیەکە کردووە، بەڵام هیچ شتێکی فەرمیان دەست نەکەوتووە. خواتان لەگەڵ.